تا دێت نهێنی و وردەکاری زیاتر دەربارەی تەقینەوە بەهێزەکەی ئەمڕۆی ئێران ئاشکرا دەبێت کە بەپێی دوایین ئامار و تا ئێستا 8 کەس گیانیان لەدەستاوە، 6 کەس بێسەر و شوێن بوون و نزیکەی 750 کەسیش بریندار بوون. ئەمڕۆ لە بەندەری شەی ڕەجایی لە شاری بەندەرعەباس لە پارێزگای هورمزگانی ئێران تەقینەوەیەکی بەهێز ڕوویدا. هەرچەندە تا ئێستا میدیاکانی ئەو وڵاتە هۆکاری ڕووداوەکەیان ئاشکرا نەکردووە و دەڵێن نەزانراوە و لێکۆڵینەوە لەو بارەوە بەردەوامە، بەڵام ئاژانسی هەواڵی ئەسۆشیێتد پرێس لە راپۆرتێکدا ئاماژەی بەوە کردووە تەقینەوەکە بەهۆی هەڵە گواستنەوەی بارێک لە پێکاتەیەکی کیمیایی دەگەڕێتەوە کە بە سۆدیۆم پێرکلۆرەیت ناسراوە و بۆ دروستکردنی سوتەمەنی موشک کەڵکی لێوەردەگیرێت. ئەو بارەش مانگی 3 ئەمساڵ بە کەشتیەک گەێنراوەتە بەندەرەکە. ئەو پێکاتەیە بەشێکە لەو بارەی کە لەلایەن چینەوە و بە 2 کەشتی ڕەوانەی ئێران کراوە و ئەم زانیاریەش مانگی 1 ئەمساڵ بۆ یەکەم جار لەلایەن ڕۆژنامەی فاینانشل تایمزی بەریتانی ئاشکرا کراوە. بەرپرسانی ئێران بەردەوام ئەو دەنگۆیانە ڕەت دەکەنەوە و بە پروپاگەندە وەسفیان دەکەن و داوا لە خەڵکی وڵاتەکەیان دەکەن تا ڕوونبوونەوەی ڕاستیەکان فریوی ئەو جۆرە هەواڵانە نەخۆن. بەپێی دوایین ئامار کە سات بە سات لەلایەن میدیاکانی ئێرانەوە بڵاو دەبێتەوە و ئەپدەیت دەبێتەوە، تا ئێستا 8 کەس لە تەقینەوەکەدا گیانیان لەدەستاوە، 6 کەس بێسەر و شوێن بوون و نزیکەی 750 کەسیش بریندارن. تەقینەوەکە کاردانەوەی گەورەی لە ناوخۆ دەرەوەی ئێرانی لێکەوتوتەوە. چەند کاتژمێرێک دوای تەقینەوەکە وەزیری ناوخۆی ئێران گەیشتە بەندەرعەباس و سەرۆک کۆماریش داوای لێکرد بە زووترین کات هۆکاری ڕووداوەکە ئاشکرا بکەن. فڕۆکەخانە و نەخۆشخانەکانی بەندەرعەباس کەوتنە حاڵەتی ئامادەباشیەوە و سەرجەم قوتابخانەکانیش بۆ سبەینێت داخران. وڵاتانی دەوروبەریش هاوخەمی خۆیان بۆ بنەماڵەی قوربانیانی ڕووداوەکە دەربڕی و ئامادەی هەموو جۆرە هاوکاریەکیان ڕاگەیان. لەسەر ئاستی یارێمی کوردستانیش نێرچیروان بارزانی سەرۆکی یارێم لە پەیامێکدا وتی سەرخۆشی قوڵمان ئاراستەی سەرکردایەتی کۆماری ئیسلامی ئێران، خانەوادە و کەسوکاری قوربانیانی تەقینەوەکەی ئەمڕۆی بەندەری شەی ڕەجایی لە شاری بەندەرعەباس دەکەین. لەم ناخۆشیەدا هاوسۆز و هاوخەمتانین. تەقینەوەکەی ئەمڕۆ لە کاتێکدا بوو کە گەڕی سێمی دانوستانەکانی ئێران و ئەمریکا بۆ چارەسەرکردنی ناکۆکیەکانیان لە مەسقەتی پایتەختی عومان بەڕێوە دەچوو کە خەڵکی ئێران و هەموو جیهانیش چاوەڕێی ئەنجامی ئەو دانیشتانە دەکەن.